سەرنجی مەکە باش باش سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش جارێکی کاگەڕاینەوەلاتان لە یەکێک لە بنکەکانی دەنگدان لەگەڵتانم کارمەندان لە ئێستا سەرقاڵی جیاکردنەوەی دەنگەکانن لە باسنەی سێ لە قوتابخانەی بورهانی حاج محەممەد لەم بنکەی کە من لە ئێستا تێدام بەپێی ئامارەکان کە کۆمیسیۆن پێدا داوەتی باڕاگەاندەکان لە سووری هەڵەبجە 29309 دەنگ دەرهەبووە و ڕێژەکەشی دەکاتە 138 ئەمیش لە کاتێکدا کە پارێزگای هەڵەبجە لە ڕووی ڕێژەی بەشداری دەنگدەران ڕێکۆردی تۆمارکرد لە بەراورد بە پارێزگای سلێمانی و یەکە ئیداریەکان ئەمەش بۆ خۆی کە هەڵەبجە جیاوازتر بێت وهروەها لە قوتابخانەی سیروان نزیکەی 1564 دەنگدەر هەیە هە لە سنووری پارێزگای هەڵەبجە 76,000 دەنگدەر بۆ ئەمڕۆ مافی دەنگدانیان هەبووە بەڵام هەتاکو کاتژمێر 5 بۆ 6 ڕێژەی دەنگدان گەشتە لە 144 ڕێژەی ئەو هەبوو لە دەنگیانداوە 1186 دەنگدەر بووە کە ڕێژەکە لە 144 بوو ئەمش لە کاتێکدا کە لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی بژاردنەکان لە کاتژمێر 6 ئەم ئێوارەیە دەرگای بنکەکانی دەنگدانی کۆتایی پێناودا خست ئەمش لە کاتێکدا کە کارمەندا لە ئێستا سەرقاڵی جیاکردنەوەی دەنگەکان بەڵام پارێزگای هەڵەبجە بەراورد بە پارێزگاکانی دیکە ڕیکۆردی بەشداری تۆمار کردووە یەکێک لەو بنکانی کە لە من یەکێک لەو وێستگانەی کە من لە بنکەی دەنگدان کۆی ژمارەی دەنگدەرەکان لە یەک بنکە 152 دەنگدەر بووە و هەروەها لەو دەنگانێک کە زۆرترین ڕێژەی تۆمار کردووە لەلایەن ئەمسەنە ئەمینەوە بووە کە ڕێژەی یەکێک لەو دەنگدارانێک کە وێستگەی کە من بە ئاماژە پێکەم 52 دەنگدەر بووە هەروەها لیست لایەنە سیاسیەکانیش هەروەها ئەحمەدی حاجی ڕەشید 30 دەنگی تۆمار کردووە لە یەک وێستگایەکە ئاماژە پێکەم هەروەها ئاریان عەزیز 25 دەنگ ئەشواق جار 21 دەنگ شیرۆ حەماد شەریف 90 دەنگ و هەروەها نەرمین خەریب کە کاندیدی سەربەخۆیە 1 دەنگ و ئامانج محەممەد 1 دەنگ بووە ئەمە لە کاتێکدا کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی بژاردنەکان لە کاتژمێر 6 کۆتایی بە دەنگدانی هاوڵاتیانی کوردستان هێناوە لە ئێستا سەرقاڵی جیاکردنەوەی دەنگەکان ئەمە کۆتا ئامار بکرێت بەدەستی ئەمە گەشتووە لە گەشتی لە گەشتەکانی دیکە زانیاریدان پێشکەش دەکەین ئەمە لەگەڵەوەی کە لە کۆتایی ئەنجامە بەرایەکان کە پێیان ڕاگەیاندن کۆتاییتان زانیاریەکانتان پێ پێشکەش